هەرگیز بیستوتە ساڵێک بێهاوین بێت واتە هیچ وەرزی هاوینی تێدا نەبێت. ساڵی بێهاوین کە بە ساڵی هەژاری یان 1800 و بەستەڵەکی بەرەو مردنیش ناسراوە، ئاماژەیە بۆ ئەو گۆڕانانە ئاساییەی کەشوهەوا کە لە ساڵی 1816 لە سەرانسەری جیهاندا ڕوویداوە. هۆکاری سەرەکی ئەم دیاردانە ئاساییەی کەشوهەوا تەقینەوەی چیای تەمبۆرا بوو کە گڕکانێکە کەوتۆتە ئەندەنوسیا کە لە نیسانی ساڵی 1815 ڕوویدا. تەقینەوەی چیای تەمبۆرا یەکێک بوو لە بەهێزترین تەقینەوەکانی گڕکانەکان لە مێژووی تۆمارکراودا کە بڕێکی زۆر خۆڵەمێشی گڕکان و دووەم ئۆکسیدی گۆگرتی خستە بەرگە هەواوە. ئەم پاژماوە گڕکانە پەردەیەکی ئایرۆسۆلی دروست کرد کە تیشکی خۆری بڵاو دەکردەوە و ڕێژەی گەیشتنی تیشکی خۆری بە ڕووی زەوی بە شێوەیەکی بەرچاو کەم کردەوە. لە ئەنجامی کەمبوونەوەی تیشکی خۆر پلەی گەرمی جیهان بە شێوەیەکی بەرچاو دابەزی. ئەمەش بۆ هۆی ناتەواوی بەربڵاوی کەشوهەوا. کاریگەریەکانی ساڵی بێهاوین لە سەرانسەری نیوەگۆی باکووردا هەستی پێکرا. بە درێژایی مانگەکانی هاوینی ساڵی 1816 کەشوهەوا سارد و تەمومژاوی بوو. لە ئەوروپا و ئەمریکای باکوور پلەکانی گەرما زۆر دابەزی و بارانێکی زۆر دەباری و بۆ هۆی خراپکردنی بەرووبوومەکان. ئەمەش بۆ هۆی کەمی خۆراک و برسێتی لە زۆرێک لە ناوچەکاندا. لە مانگەکانی حوزەیران و تەمموزدا لە هەندێک ناوچە بەفرباری و بەستەڵەکیش بە درێژاوی هاوین ڕوویدا و بەرهەمەکانی لە ناو بردو. وێرانکاریەکی بەرفراوانی کشتتوکاڵی لێکەوتوێتەوە. ساڵی بێهاوین کاریگەری قوڵی کۆمەڵایەتی و ئابووری و کەلتوری هەبوو. بووە هۆی زیادبوونی هەژاری و کۆچ و نائارامی کۆمەڵایەتی لە ناوچە زیان لێکەوتوەکاندا.